دکتۆر ئۆنلاین ئەمڕۆ لێرە بەشدارین لە پێشانگای هایتێکس. ئێمە دکتۆر ئۆنلاین یەکەمین ئەپلیکیشنی پزیشکیە، خزمەتگوزاری پزیشکی نێوماڵ پێشکەش دەکەین لە سەرانسەری عێراق و کوردستان. خزمەتگوزاریەکانمان لە هەولێر و سلێمانی و مووسڵ بەردەستە. ئەو خزمەتگوزاریانەی پێشکەشی دەکەین بیتین لە سەردانی پزیشکی پسپۆرە، ئەشیعە، سۆنەر، چارەسەری سروشتی، خزمەتگوزاری پەرستاری بۆ ماڵەوەی نەخۆش. بۆ ئەو نەخۆشانە باشە کە توانای جوڵەیان نییە، یاخود پیر و پەکەوتن، یاخود هەر نەخۆشێکی تر کە حەزی لێ نییە لە قەرەباڵغی و سڕە و نۆرەی پزیشکی وەربگرێت و لە نەخۆشخانە چاوەڕێ بکات. ئێمە لە ماڵەوە بە ئاسانکاری لە بۆی دەکەین، ئەم خزمەتگوزاریە پێشکەش دەکەین. ئەم خزمەتگوزاریە بۆ هەموو کەسێک دەبێت، بۆ هەموو چینێک دەبێت. نرخەکان زۆر گونجاون، یارمەتیدەری هەموو کەسێک دەبێت کە لە ماڵەوە هەم کە سوکاری نەخۆشەکە و هەم نەخۆشەکەش ئەزیەت ناخوات، کە بڕواتە دەرەوە و ئەزیەت بکێشێت و چاوەڕوانی بکات. بەڵێ ئێمە لە ماڵەوە بۆ نەخۆش هەموو خزمەتگوزاری پزیشکی ینی پێشکەش دەکەینەوەی کە ڕێگە پێدراوە لەلایەن ڕێگە پێدراوە لایەن وەزارەتی تەندروستیەوە. بۆ نمونە چارەسەری نەخۆش لە ماڵەوە چ سەردانی پزیشکی پسپۆر بێت، خزمەتگوزاری پەرستاری بێت، چارەسەری هەر بریمپێچی بێت، هەر شتێک کە ڕێگە پێدراوێت بۆ پزیشکی پسپۆری، سۆنەر، ئەشیعە لە ماڵەوە ئەو شتانە، یانی هەموو شتێک کە ڕێگە پێدراوێت ئێمە دەتوانین لە ماڵەوە دابینی بکەین بۆ نەخۆش.